پرسیاری 25 لە مامەستا تاکەی ئاوەژێر دەستە ئەبین لە کوردستان بەدەست ئەم دوو حیزبە تاغوت و ئیسلامی خوساوانەوە ژیانمان لە دەستدا تاکەی ئاوەژێر دەستا بین تا ئەو کاتێک کە لە ژێر دەستی ئەوان دەرەچین لە کۆیلەی ئەوان دەرەچین بین بە عەبدی خۆ ئاڵلقەکەی جۆماندا ئەنین بۆ پارتی و یەکێتی ڕۆکەین خوای پەروەردگار و کەرامەتی خۆمانە دۆزین ئەو کاتە ئەزانین کە کوژراشین لە پێناوی ئازادی خۆمانە شەهیدین ئەگەر کوشران لە پێناوی دەرهێنانەوەی قوتی مناڵەکانمان لە قڕخڕاکەی ئەم دوو تاغوتەیە شەهیدین بە مزاهرەیەکەی بە چەکداری شاخ و شارێکی بە هەر شتێکێکی لە قڕخڕاگان دەربێن کە بە دزیەیکەی لێیان حەڵاڵ زوڵان بژمری لە پێناویە شەهیدێبی ئەو کاتە گۆڕانکاریەکە درستە ئەمما ئێستا و خەڵکە ملی لێناوە بۆ پارتی وێچێتی گۆڕانکاری چۆن درستە شتێکی سەیرە ینی کابرا لە 150 کوردستان باشووری کوردستانی تەسلیم بە حەشتی وەحشی کردووە لاوەری شێخ جەنگی کەچی دوای دێتەوەڵێ ئێکاکە وتمان غەڵەت بوو بە زۆرم چاچی کەینەوە ئادەی بزانین ئەم گۆزەی تۆ شکاندوتە چۆنی چاگەکەیت هەر هەڵی دنیایکی سەیرە کاکە ئەو کاتە چ حاڵمان چاکە بێت کە بزانین ئەمانە حیزبێکی تاغوتین ئینتیمامان بۆیان نەبێ بیان بغزێنین لەبەر خاتری خوای گەورە بەدیلەکەش ئیسلام بێ باوەڕمان بە ئیسلام هەبێ بەوەی کە عەقیدەیە عیبادەتە شەریعەتە ئەحکامە دەستورە بڕوامان بەوە هەبێت کە بەیتولمال پێویستە خەزێنێک خەڵکی بێ بەیتولمالەکە نەک ئاشتی هەورامی و ئیتیفاقیەکانی بۆ ئالوەرزانی یا ئەو دوو تاغوتانەی تر لەو لاو مسز ڕیچ و کوڕەکانی و ئەولاد و ئەو هەم حەشاماتی کە لێو کۆبەتەوە ئەلەوەڕێ لەسەر و حرام ئەو کاتە کەرامەتی خۆمانە دۆزینەوە کە ڕۆکەینە دینەکە کە بەڕاستی ئیسلامەکە ژەگرین نەگووەکە و ئیسلامە خوساوانە ئیشارەتت پێدا